سوودێکی زۆرم بینی ئاستم بەرەو پێشەوە چوو. کاتی ئەچمە موعیدێک ئەتوانم بۆ خۆم قسە بکەم، پێستم بە متەرجیم نییە. گوێ لە چیرۆکێکە گرم ئەتوانم لێی تێ بکەم، سەیری فیلمێکەکەم لێی تێگەم. بۆ پرۆگرامەکەش زۆر بە جوانی و چڕۆپڕیدا ڕێژراوە. ئەگەرە بوو بێت و کات و بەرنامەی بۆ دابنیت و لە کاتی خۆیدا لە زوومەکانە بەشداری بکەی، دڵنیا بۆ ماوە کەمەیە فێر ئەبیت. ڕەنگە بڵێ چۆن ئەتوانم بۆ ماوە کەمەیە فێر بم، من ساڵانێکی زۆرە هەوڵمدا و فێر نەبوو. بەڵام ئاوات ئەکادیمی زۆر جیاوازە، بەڕاستی زۆر بە جوانی و بە چڕۆپڕیدا ڕێژراوە، بۆ پرۆگرامەکەیان زۆر بە جوانی داناوە و مامۆستا بەڕێزەکان زۆر دڵسۆزانە، بە خەمخۆرانە لە کاتی خۆیدا ئامادەن و هەچ پرسیار و نێکت هەبێت تەنانەت دوای دەرسەکەش ئەوان ئامادەیان تیا وەڵام دەدەنەوە. من ناوم سوهیلە سەلام محەممەدە، دەچی زانستە کۆمەڵایەتیەکانم لە وڵاتی بەریتانیا ژیم. زۆر پێویستم بە فێربوونی زمانەکە بوو. ساڵانێکی زۆر هەوڵمدا بەڵام فێر نابووم، هەر لە ئەستی سەرەتاییدا بوو. دوجار بڕیارمدا و لە ئاوات ئەکادیمی بەشداری بکەم. سپاس بۆ خوای گەورە توانیم بەشداری بکەم و 6 مانگەکە تەواو بکەم. سوودێکی زۆرم بینی ئاستم بەرەو پێشەوە چوو. کاتی ئەچمە موعیدێک ئەتوانم بۆ خۆم قسە بکەم، پێستم بە متەرجیم نییە. گوێ لە چیرۆکێکە گرم ئەتوانم لێی تێ بکەم، سەیری فیلمێکەکەم لێی تێگەم. ئەمانە بۆ من مای خۆشحاڵیە. بۆ پرۆگرامەکەش زۆر بە جوانی و چڕۆپڕیدا ڕێژراوە. ئەگەرە بوو بێت و کات و بەرنامەی بۆ دابنیت و لە کاتی خۆیدا لە زوومەکانە بەشداری بکەی، دڵنیا بۆ ماوە کەمەیە فێر ئەبیت. ڕەنگە بڵێ چۆن ئەتوانم بۆ ماوە کەمەیە فێر بم، من ساڵانێکی زۆرە هەوڵمدا و فێر نەبوو. بەڵام ئاوات ئەکادیمی زۆر جیاوازە، بەڕاستی زۆر بە جوانی و بە چڕۆپڕیدا ڕێژراوە، بۆ پرۆگرامەکەیان زۆر بە جوانی داناوە و مامۆستا بەڕێزەکان زۆر دڵسۆزانە، بە خەمخۆرانە لە کاتی خۆیدا ئامادەن و هەچ پرسیار و نێکت هەبێت تەنانەت دوای دەرسەکەش ئەوان ئامادەیان تیا وەڵام دەدەنەوە. و من دەستخۆشییان لێ ئەەکەم، هیوای بەردەوامیان بۆ ئەخوازم. خۆزگەم ئەخواست زووتر بە ئاوات ئەکادیمیم بزانایە، تا بمتوانایە زووتر بەشداریم کرایە و ئەو هەموو کاتەم بە هەدەر نەڕۆشتایە و ئەو هەموو هیلاکی و خەفەتەم نەخواردایە. بەڕاستی ساڵانێکی زۆر من خەفەتم پێوە خوارد، فێر نەئەبووم. بەڵام سپاس بۆ خوای گەورە، دوجار خوای گەورە ئاوات ئەکادیمی بە من ناسان و توانیم لە ڕێ ئاوات ئەکادیمیەوە تاکە ئاواتم ئەوە بوو فێر ببم و ڕۆژێک لە موعیدێکدا خۆم بتوانم بۆ خۆم قسە بکەم. سپاس بۆ خوای گەورە ئەوەی پێعەتا کردم، ئەو ئاواتم هاتەدی. هیوادارم هەمووتان بگەن بەوەی کە هەوڵی بۆ ئەدەن بەلایانی خێرا ئینشاءڵڵا. دووبارە دەستخۆشی لە ئاوات ئەکادیمی ئەەکەم، هیوادارم هەمیشە بەردەوام بن و هەمیشە بە جوانی و بە سەرکەوتی و بە چڕۆپڕی پرۆگرامی جوانترەوە تان بینمەوە.